دایکم پێی وتم ئەمانە کوردن هەمیشە دەکرێنە قوربانی و خاکەکەیان لێزەوت کراوە. من ئەمڕۆ لێرەم لەبەر زاواکەم ئەو پەنابەرە بەڵام خێزانەکەی هێشتا لە کۆبانێن. ئەو زۆر نیگەرانی خێزانەکەیەتی لە کۆبانە چونکە چەند ڕۆژێکە هیچ هەواڵێکیان نییە و واتسەپ کار ناکات. ئێمە هەمومان زۆر نیگەرانین. لێرەم بۆ پشتگیریکردنی ڕەوەندی کوردی و خێزانە نوێکەم. ئەوان مرۆڤی زۆر باشن. ئێمە لێرە لە سکۆتلەندا نزایان بۆ دەکەین. نزا دەکەین کە ئەمریکا وڵاتانی ڕۆژئاوا یارمەتی ئەم گەلە بدەن چونکە شایانی ئەوەن. کچەکەم و مێردەکەی لە نەرویج دەژین. زاواکەم کووردە و خێزانەکەی لە کۆبانەیە گیریان خواردووە. ئەو چەند ڕۆژێکە هیچ هەواڵێکیانی پێ نەگەیشتووە بۆیە زۆر نیگەرانە. کاتێک من کچێکی بچووک بووم نزیکەی 40 ساڵ لەمەوبەر دایکم هێشتا لە ژیاندا بوو. لە تەلەڤیزیۆنی بەریتانیاوە دەمانبینی کە ئەم خەڵکە بە منداڵ و کەلوپەلەوە بەسەر چیاکاندا دەڕۆشتن. دایکم پێی وتم ئەمانە کوردن هەمیشە دەکرێنە قوربانی و خاکەکەیان لێزەوت کراوە. بۆیە من نیگەرانم و هیوادارم باردۆخیان باشتر بێت. پەیامم بۆ ژنانی کۆبانی و خێزانەکەم ئەوەیە با بڕواتان بەهێز بێت. ئێمە هەمومان نزان بۆ دەکەین و هیوادارین سەلامەت بن. مرۆڤی باش لێرە و لە هەموو شوێنێک یارمەتیان دەدەن. They will be okay if good people help them, including the good people that are here today.